بسم الله الرحمن الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برزان السلام عليكم ورحمة الله وبركاته. من أيوب عبد الرحمن علي أمرو لخزمتنا بو بريو برنو بيشكرني ششمين فيستيفالي أوين. برزان ليبسراوي حكمي وحزبي وسرجم لا كان میوانان ئامادەبوانی بەڕێز زۆر بەگەرمی بەخێراتنتان دەکەین بۆ شەشەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەوین، ئەو فیستیڤاڵەی کە ئەویندارانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چاوەڕێی بوون بە تەمەزراویەوە. ئەمڕۆ ڕۆژی لیقاءە. ئەمڕۆ لە شاری سلێمانی، شاری گەورە پیاوانی ئەم پەیامە پیرۆزە، شاری کاک ئەحمەدی شێخ و شێخ محەممەدی خاڵ و مەولانا خالیدی نەقشبەندی بەستەی ئاڵوواڵا دەچڕین دەستە دەستە. ئەوینمان بۆ شاسوارەکەی مەدینە دووپات دەکەینەوە. لەم دوانیوە ڕۆگەرمەدا لە جەژنی کۆبوونەوەی مسلمانان لە ڕۆژی هەینی گەرم و گوڕانە دەبینە گەشتیاری کاروانی ئەوین. دەنگ و ڕنگمان دەخەینە پاڵ یەک و نزا دەکەین هەر وەک چۆن لەم دنیا هۆی سەکینەت و دڵ ئارامی و پشودانی ڕۆحمانە. ئاواش لە دنیاکەی دیکە هۆی وەرگرتنی پاداش بێت، بەو مەقامەی خوددا خۆشەویستانی پاداش دەکات. ئەمڕۆ بە بەرەکەتی قورئان دەست پێ دەکەین وەک عابید و خواپەرستان بە نووری فەرمایشتی خوددا تاریکی دڵمان ڕووناک دەکەینەوە. دواتر بە مەدح و سەنا و چەکی عیرفان خۆمان نوێ دەکەینەوە، وەک شەیدایانی تامەزرۆی ڕێی حەقیقەت گوێ دەگرین، ڕادەمێنین. گوێ و دڵمان ئاوێزان دەکەین بە شیعر و هۆنراوە و پەخشانەکان. بەو جۆرەی خوددا دەفەرمێت وەقولوا للناس حوسنا. هەستی ئیمانی و نەستی برایەتی تۆکمە دەکەین وەک ئەوان ئیمانمان نوێ دەکەینەوە. بەخێر بێن بۆ فیستیڤاڵی ئەوین، گەورەترین فیستیڤاڵی ئەدەبی هونەری ئیسلامی. ئێستاش تاکو فیستیڤاڵەکەمان بڕازێنینەوە بە ئایاتی ئیلاهی و بانگهێشتی مەلەکوتی زەمینی و ئاسمانی بکەین، لەگەڵمان یاد و زیکری خوا بکەن. داواکارین لە بەڕێز سەید کەڕار بەرزنجی بفەرمونون بە خوێندنەوە و تیلاواتی تایبەتی قورئانی پیرۆز وەک دەستپێکی کردنەوەی فیستیڤاڵ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين. ذرية بعضها من بعض والله سميع عليم. إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا إني نذرت لك ما في بطني محررا
زۆر سپاس بۆ بەڕێز کەڕار بەرزنجی. بەڕێزان، ئەم فیستیڤاڵە بەرهەمی بێوچانی و شەونخوونی کۆمەڵێک گەنجی بەهیوا و جوانبین و گەشببینن بەداهاتوو. ئێستا بۆ ساڵی شەشەمە هەڵگری زنجیرەی شاکاری فیستیڤاڵەکەتان فیستیڤاڵی ئەوینە. لێرەدا نمونەی یەکێک لەو گەنجانەی کە جێی شانازی گەنجانی مسلمانن مشتێک لە خەرواری ئەم بەرهەمەتان بۆ دەخاتە ڕوو لەلایەن سەرپەرشتیاری باڵای فیستیڤاڵ بەڕێز ئەندازار ئەحمەد خالید بافەرمێت. مانگی یەکی 2024 کۆمەڵێک گەنج لە دەوری مێزێک کۆبنەوە. ئامانجی کۆبوونەوەکە ئەنجامدانی شەشەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەوینە، چونکە وا 2 ساڵ تێپەڕیوە و ئەوین ئەنجام نەدراوە. باش، تیمێک دروست کرا بە مەبەستی گەڕان و سەردانیکردن و کۆکردنەوەی هاوکاری و دامی مادی. شەومان نەزانین ئەم جۆرە فیستیڤاڵانە دامێکی مادی باشێوێ. تیم دەستی کرد بە ئیشکردن لە دوای گەڕان و سەردان وەلای 30 کەس، چووەک کەسایەتی، چووەک دامەزراوە کۆمپانیا. بەرهەمی ئەم سەردانیانە 50,000 دیناری عێراقی بوو. فیستیڤاڵی ئەوین لە مانگی یەکی 2024 ئەنجام نەدرا. دوای تێپەڕبوونی 8 مانگ، واتە لە مانگی 9 ساڵی 2024 دووبارە دەرفەتێک دروست بوو بۆ ئەوەی فیستیڤاڵی ئەوین ئەنجام بدرێ، بەڵام بە هەمان شێوە بە هۆکاری سەختی بارودۆخی دارایی و چەند هۆکارێکی دیکە خەونی ئەنجامدانی فیستیڤاڵی ئەوین شکستیەنە. 2 مانگ پێش ئێستا دقیق لە بەرواری 24 2025 هەمان تیم بەڵام بە گوڕوتینێکی جیاوازتر، ڕێیەکی بەرزتر بڕیاریاندا فیستیڤاڵی ئەوین ئەنجام بدەن. تاوەکو ڕۆژی 15/5 لە کۆی 40 سەردانی وەلای دامەزراوە کۆمپانیا و شەخص دووبارە بەرهەمی سەردانیەکان 0 دیناری عێراقی بوو. بۆ ئێستافی ئەوین بڕیار یا سەرکێشێ بکە لە ڕۆژی 29/5 واتە 21 ڕۆژ پێش ئێستا فیستیڤاڵی ئەوین ئیعلان کرا بەبێ هەبوونی هیچ دامێکی مادی. بەڵام بە فەزلی پەروەردگار بۆ سوپاس بۆ بەڕێزانی کە لێرن بەشێکیان وجودیان هەیە، بە جۆرێک ئەسبابەکان ئاسان بوون و فەزلی خوا بە جۆرێک کارەکان هات دەستەوە کە ستاف خۆشی پێشبینی ناکرد. بۆیە ئەوین گەشتە ئەمڕۆ و بەخێر بێن بۆ فیستیڤاڵی ئەوین. گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامی نەک لە کوردستان بەڵکو لە تەواوی عێراق. فیستیڤاڵی ئەوین ئامانجێتی بە خەڵک بڵێت هونەر و ئەدەبی ئیسلامی ئەگەر زیاتر نەبێت لە هونەر و ئەدەبەکانی دیکە کەمتر نییە. ڕۆڵی کەسایەتیەک وەک حەسانی کوڕی ثابت لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەمتر نییە لە ڕۆڵی مجاهیدانی ڕێی خوا. فیستیڤاڵی ئەوین دەیەوێت گەنجان و لاوان و تاکی کورد ئاشنا بکە بەوەی ئیسلام و شارستانیەتی ئیسلامی هونەر و ئەدەبی پەراوێز دەخستووە. شارێکی وەک شاری سلێمانی کە شاری کاک ئەحمەدی شێخ و شێخ محەممەدی خاڵ و چەندین کەسایەتی دیکەیە وەک مەرکەز و مەرجعی ئەم عیرفانە دەمێنێتەوە و پشتیوان بەخوا دەیکەینە پایتەختی ڕۆشنبیری لە تەواوی عێراق. وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێزان، ئێستاش گوێویستی کۆمەڵێک لە دەنگی خۆش و سرودی تایبەت دەبین لەلایەن گروپی بێخودەوە. با فەرمونە سەر ستەیج. گروپی بێخود گروپێکی هونەری ئیسلامیە کە لە ساڵی 2018 دامەزراوە و تا ئێستاش بەردەوامە. لە زۆرێک لە شار و شارچکەکانی کوردستان بەشداری و چالاکی کارایان هەبووە. لە ئێستادا پێک هاتوون لە زیاتر لە 20 گەنجی لێهاتوو خاوەن ئاستی زانستی بەتوانە لەناو کۆمەڵگە. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، خۆمان بە خۆشحاڵە زانین وەکو گروپی بێخود بۆ جارێکی تر و لە فیستیڤاڵێکی تری ئەوینە لە تەلاری هونەر هاتینەوە خزمەتان. خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئینشاڵڵا ئەمڕۆ لە خزمەتانە هەندێک قەساید دەخوێنینەوە بۆ ئەوەی قەسیدەکانمان زیاتر و زیاتر جێی خۆی و لە دڵتانە جێی خۆی بکاتەوە، ئینشاءڵڵا ئەوەی کە ئەیزانێ لەگەڵمانە سەربەیتەکان بڵێتەوە. سيد عالم محمد صلوات. اللهم صل على سيدنا محمد
النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الله الخلق كلهم صلوات سلامي حق لا سار فخري باشر به لا سار فخري باشر به بقد علم حلمي رب كل آن باهر به بقد علم حلمي رب كل آن باهر به مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم او نوريني ودلانا وشاقولي قولستانا او نوريني ودلانا شاقولي قولستانا او نوريني ودلانا شاقولي قولستانا شوقي شمعي شوانا رحمن بويبا قربانا مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم أبي حياة من داوي نور ونجاة من داوي أبي حياة من داوي نور ونجاة من داوي سايا وبنات من داوي يا حضرة المصطفى مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم لقماني درد وخامة لطفي وكو مرهامة لقماني درد وغامة لطفي وكو مرهامة دواي درد وآلامة بقلبي خان عالم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم نقولي باغي دلم تقولوا من بلبلم نقولي باغي دلم تقولوا من بلبلم نقولي باغي دلم تقولوا من بلبلم لابو سروري دلم خندابك بصفا
أسيري خاكي ريتم رحم للريدانا خزا قرداني توبي روحو ياني شيرينم خزا قرداني توبي روحو ياني شيرينم بفداي توزي رقت بم لا يا كوابت بينم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. أي صاحتي صاد جنان أي صاحتي صاد جنان دشتي عربوستان دشتي عربوستان نايدم بهزار گلشن نايدم بهزار گلشن یک غریم و غیلانت یک غریم و غیلانت بولالای نعمانت دغدارد و جرگم بولالای نعمانت دغدارد و جرگم دغدارد و جرگم دغدارد و جرگم بولالای نعمانت بولالای نعمانت بپرتوی رخسار تاریک دقی خربا بپرتوی رخسار تاریک دقی حربا بمزر رايا بنوينا خورشيدي درخشانه بو سروي خرامانت وك قمري انا غنم وك قمري انا غنم بو سروي خرامانت عطر خيرا دي بردوم نشأي قدحي شاوت نشأي قدحي شاوت بيوندي هواي كردوم بيوندي هواي كردوم تاي زلفي پریشانه تاي زلفي پریشانه محرابی دل و جانا هزی دستی ایمانا محرابی دل و جانا هزی دستی ایمانا عصای خطیبانا شمشیری خراسانه تو سدرانشین بازی صاحبی صد اعجازی پیغمبری ممتازی
دستی من و دامانت قرآنی نوعوتی تو ختمی بابا شرنایه ختمی بابا شرنایه به خود چیه یا حسن جبریل سنا خوانت جبریل سنا خوانت رسول الله بجاري عاجز وخنبار دل خورشیدی تابانا گردانی بالات بم وەکو شمشادی بستانا دایکم قربانك يك ناظر كي الحالمان كافي دنيا ومحشر بيه يك ناظر كي الحالمان كافي دنيا ومحشر بيه سلطانها الغيبي
جناتي رد أنبياء وأولياء روح لسار ليون واكو پروانه بودی داری شب روح لسار لیون واکو پروانه بودی داری شب یا ایها النبی والكوكب الدري أنت إمام الحضراء سلطانها الغيبي أنت إمام الحضراء سلطانها الغيبي فداي رخصاري آلت بير علي خورشیدی تابانا ازا گردانی بالات بر وکو شمشادی بستانا ازا گردانی بالات بر وکو شمشادی بستانا والكوكب الدري أنت إمام الحضراء سلطانها الغيبي أنت إمام الحضراء سلطانها الغيبي ضحكت بك ملايه بتو يا خير خلق الله مني بخيرين علايه كجبريل تسنى اخوانا مني بخيرين علايه جبريل تسنى اخوانا يا أيها النبي والكوكب الدري أنت إمام الحضراء سلطانها الغيبي أنت إمام الحضراء سلطانها الغيبي زۆر سپاس بۆ گروپی بێخود مادوونە بن دەستیان خۆش بێ بەڕێزان ئێستاش گوێ و دڵتان تێرئاوی پڕ لە مەدحی ئەو نازدارەکەین کە دڵمانی نیشتەجێ کردووە لە لای خۆی لەلایەن شاعیری گەنج و بەتوانە کاکە پێشەوە هیوا جەمیل داوای لێکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. بسم الله الرحمن الرحيم السلام عليكم ورحمة الله وبركاته ئامادەبوانی بەڕێز سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێ درود و سەلام و ستایشی پەروەرێن لەسەر پەیامهێن و سەرکردە و پێشڕەوی مرۆڤایەتی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام جێی فەخر و شانازیە بۆ بەندە کە جارێکی دیکە لە سەنگەر و مینبەرێکی دیکە لە خزمەت پەیامی بەپێزی ئیسلام و ئێوە یازیزام لای هەمومان ڕوونە هەر کەس بۆ جارێک چوو بێتە شارەکەی خۆشەویست ئەزانێ مەدینە چۆنە و هەر کەس بەدڵ چوو بێتە ئەو شارە بێدڵ گەڕاوەتەوە و لە پاش گەڕانەوەی ئازاری دووری خۆشەویست و شارەکەی ئەبێتە دەردێک بەس دیدار چارەیەتی دووری لە ئەو
خوا ئەزانێ چ دەردێکە ئەم دووربوونە خوا ئەزانێ یەکجار لیقای چ جۆرێ ئالوودەبوونە خۆشەویستی لە نێو دڵدا لە بری خوێن لە ڕۆیین و هاتن و چوونە خوا ئەزانێ هەر خۆی و بەس یەکەم دیدار یەکەم نەفەس لە نێو حەڕەمی مەدینە دڵ دیلەکە لە نێو قەفەس لۆمەم مەکەن مەڵێن بۆچیتە ئەم چینە زاخی زامە زامی دڵی پڕبرینە من تەنها بەجەستە لێرەم دڵ جێماوە لە مەدینە ئێستەش هەر خزمەتکارێکە لە لای سالاری ئەم دینە چۆن بیرەچێ خاوەن مەقام یەکەم لیقا و داغڵبوونی باب و سەلام سەلامت عەرزی چێ ئەەکەی خوا ڕۆح ئەخاتەوە بەرچێ و لە حەزوور چێیان ڕێ ئەەکەی بچووکیت بۆ چێ ئەنوێنی لە لای فاروق و سەدیقا دڵت هێور ئەەکەیتەوە یان فرمێسک ئەوەستێنی چۆن وەسپی کەم ئەو دیمەنە چ جۆرێک بیکەم پێناسە ئەو دیمەنە یەک دیمەن و یەک تەمەنە بە هەزار دێر ناشێتاسە هەرچی ئارامی دنیایە لە یەک جێگە کۆبۆتەوە مەدینەی ئازیز لە دڵا باوەشت بۆ چێ کردەوە بە باوەشێک لە هەموو دنیات بردەوە بەدایە خەدیجەی فەرموو بڵێ کەس باوەڕم پێکا بڵێ هیچ کەس ئەم پەیامە لە ناو دڵ و سینە جێکا ئێستا تەنها لە بەقیعدا هەزاران یاری خۆت جەمە بە ملیۆنانیش بۆ دووریت دڵیان بۆ دیدار پڕخەمە دوور کات نوێژ لە نێوانی ماڵەکەی هەتا مینبەری ئەگۆڕمەوە بە گشت دنیا ئەم سەری هەتا ئەو سەری ئەو خاکە هێندە شیرینە چۆن بە قوربانی ڕێی نەبی وەک کۆچلەکانی غەمامە لە دەورت گەڕێم یا نەبی چ ئازارێک لە دنیادا زۆر بە ئێش و گڕ و تینە کام جێهێشتن فرمێسک لە دڵ ئەهێنێ وەک جێهێشتنی مەدینە ئێمە بەس بەجەستە دوورین ئەم بێ حاڵیە حاڵمانە ئێمە بەس بەجەستە دوورین هەر ئاهوشین و ناڵمانە چۆن ئەژین چۆن نەفەس ئەیەن چ جۆرێک خۆیان ئەبورن بە چڕ و یەکسەر هەڵدێنن ئەو کەسانەی بەدڵ دوورن ئەم دنیا هێندە بە چێژە ڕووی دڵت بۆ غەیری ئەو بێ بە قیمەتتر باڵە مێشە بە غەیری پەیامەکەی ئەو دڵ بەکام پەیام بچەو بێ لە ئەو دووربی یەک بار کتێب لە هەکبەت بێ هەر کاڵفامیت و نەزانی با خاوەن ناوێژی زلبی تۆ هەر دێژی وێرانی ئەو کەسانەی لە ئەو دوورن ئەو کەسانەی لە ئەو دوورن بێپەیامن بێ ئاکامن خاوەنی یەک سەرنجامن ڕووەرجێرن سەراوژورن بێمەقامن گشت بێ عیزەت و بێسامن هەر کەس هەرچۆنە و هەرچیە خۆی بە خۆی بێجا هەرچێیە گەردن بەندین بەو پەیامە دڵی ئێمە هەر لەوێیە تا مردنم هێشتا کەمە بۆ ئەم نزایم ئامین کەم یان لە مەدینە وەفات کەم یان جانم پێشکەشی دین کەم صلوا على النبي والسلام عليكم ورحمة الله وبركاته بەڕێزان ئێستاش پێشەشکردنی سرودێکمان هەیە کە نمایشێکی لەگەڵایە نمایشەکە بۆی کورتەڕوونکردنەوەیەک بدەین بە بەڕێستان باز لەو هاوڵە بەڕێزەی پێغەمبەرەکان صلی الله عليه وسلم کە لە ڕیزی سوپای مسلمانان ویستی بچێتە پێشەوە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە پشتی تیرێک لە ڕیزی سوپای مسلمانانە گەڕاندیەوە شوێنی خۆی ئێستا داواکارین لە گروپی منداڵانی مەدینە بفەرمونون بۆ پێشەشکردنی سرود و نمایشەکەیان
گوێڕادێرن بۆ ئەم چیرۆکەی مستەفا ئەو وەستا بوو ڕۆژێ لا ناو سوپای ئیسلام ڕیزەکانی ڕێکدا خست هەروەک ریزی مێش هەروەک کوپایە و بربەستێکی بەهێز ئەو لا نێو ڕیزەکەندا هاتوو دەچوو کاسێک هاتە پێشەوە و لا ڕیز دەرچوو ڕیزی تێکدا بوو بە هاتنە پێشەوەی پایان بەر تەماشای کرد زەردەخانەی کرد با پشتی تیرەی گێڕایەوە بۆ ڕیزەکە بۆ شوێنی خۆی لەو سوپاڕێک و بەهێزە گەنجەکە باجێزی و باهێمنی شەکوای کرد لەو نازدارە لە تاو ئازاری وتی ئێشت پێگەیاندم پێشەوە کۆمەڵەی موسڵمانان سەریان سوڕما گومانتان چیە دەبێ وەڵامی چی بێ وەڵامی ئەو پایان بارە ڕاوشت بەرزە بیر لەو سەر کردە و ڕابارە بکەنەوە ئیسلامی پاک و ڕۆشن لا نێویان دەرکەوت ئاوا موحەممەدە سەرسکی بە دەرخست دڵ و ڕۆح و گیانمان بە فیدای بێت با بێد و دڵی پشتە تیرەکەی پێدا وتی فەرموو تۆڵەم لێ بکارەوە ئێستا گەنجەکە باتە مەزرۆی و بێ ئۆقرایی بەهاناوی سوتام و دڵی تینوەوە کەوتا سەر ئەژنۆ لە تاو هەیاجانی خۆی نەیتوانی ئارام بگرێ و دڵی پڕ بوو بۆی با ڕوخساریسکی ئازیزی لە باوەش کرد تا گیانی باگیانی ئەو بەراکەت دەربێ هازار خۆزگەم با خۆی بۆ ئاو دەرفەتە کەوتا گۆ هەموو گوێیان بۆ ڕادێرە وتی گەورەم وەک سەربازێکی ڕێی خۆدا هاتووم باران بەر سوپایەک لێرەدا داهاتووی منەت یارە لە نێوانتانە چاران و سم کوژرانایان شیانە ئەگەر مردن بوو بە نەسیبم نازانم لەو دونیا جێم بەهەشتایان ئاگرە باڵام پێستم بەر پێستی تۆ کەوتووە ئیتر وابزانم ئاگری لێ حارام بووە درود لەسەر ئەو پایان بارە ئازیزە ئاوینی ئەو لە خوێنمانایە و جێی ڕێزە درود لەسەر ئەو پایان بارە ئازیزە ئاوینی ئەو لە خوێنمانایە و جێی ڕێزە بەڕێزان ئێستاش وەکو سوپرایزی فیستیڤاڵ یەکێک لە بڕگەکان کە وەکو سوپرایز زیادمان کردووە بەڕێز مامۆستا بیلال کەیوانی بۆ پێشەشکردنی بابەتێکی عیرفانی داواکاری لە بەڕێزیان فەرمونە سەر ستەیج. مجلسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مەجلیسەی کە هەر کات ئەسحاب لە خزمەتیا ئەبوون ئەفەرموون کەئەن فی ڕؤوسهم الطەیر وەک ئەوەی باڵندەیەک بەسەر سەریانەوە بێ سەریان لە حوزوریا بەرز ناکردەوە. ومێ دەخوازم بەو ڕۆحیەتەوە لە خزمەتتانە باسی ئەو ئەوینە بکەم
کە لە دڵی شاعیران و عارفانی وڵاتی کوردەواریە هەبووە بۆ پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم کە من بەڕاستی لە خزمەتانە لێرە ناتوانم باسی ئەو ئەوینە گەورەیە بکەم ئەو تاسە و عیشق و مەحەبەتەی کە لە ناو دڵی شاعیران و عارفانە هەبووە. زۆر جار لە خۆمە پرسم ئەڵێم هەر بەڕاست ئەم شاعیر و عارفانە چیان بەم زاتە گەورەیەوە بینیوە وا ئەوەنە عەوداڵی ڕێگەکەی و عیشق و تاسە و مەحەبەتیان بۆ یەک لەحزە دیداری هەبووە. هەروەکو مەحویە فەرمێ چ مەدحێکت بکەم لایق بە تۆ یا خەیرە خەڵقی الله، چ مەدحێکت بکەم لایق بە تۆ یا خەیرە خەڵقی الله، منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە. لە شوێنێکی ترا فەرمێ قورئانی نوعوتی تۆ ختمی بە بەشەر نایە، بێخود چییە یا حەسان جبریلە سەناخوانت. بەڕێزان لە مێژووی ئەدەبیاتی عیرفانی بەگشتی و ئەدەبیاتی کوردی بە تایبەتی هەتا ئەم لەحزەیە هیچ بابەتێک وەک بابەتی ئەوین و ئەوینداری عیشقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو دڵی شاعیرانە و لە شعرەکانیانە هیچ شتێک بە ئەندازەی ئەو سۆز و ئەوینە پاکە دەرنەکەوتووە. عارفان و شاعیرانی ئێمە ئازیزان شعرەکانیان دەربڕینە، شعرەکانیان ئەدەبیەکانیان تەنها دەربڕینێکی ئاینی و دینی نەبووە، تەنها جۆش و خرۆشێکی وەکوەڵێ ئاینی نەبووە، بەڵکو پێغەمبەریان وەکو سەرچاوەی وجودی کەون و کائینات و گەردوون زانیوە. بۆیە حەزرەتی بێخود لە خزمەتیا ئەفەرمێ پەیەمبەرێک کە باعیسی وجود و خەڵقی عالەمە، کە تاقە سواری عەرسەیی شەفاعەتە و مسەلەمە، کە ڕۆژی هیجر و ماتەمی سرور و وەصل و مەرهەمە، لە هەفت خوانی سینەدا موژەی خەدەنگی ڕۆستەمە، لە فەتحی خەیبەری دڵە برۆی لە زولفەقارەکە. یەکێکی تر لەو شاعیرانەی کە دەسەودامانی حەزرەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم و زۆر بەمان ئەو ئەوینە پاک و ئەو ئیشتیاقە گەورەیەیمان بینیوە جەنابی بێخودە. بێخود لە جێگەیەکە ئەفەرمێ عفوا جەنابی مەحوی لە جێگەیەکە ئەفەرمێ خوددا هەر موعجیزەی لایق بە هەر پێغەمبەرێ دیوە، هەموو ئەم موعجیزاتەی داوە بەم سەرداری ئەکوانە. ئەگەر هەر موعجیزەیەکی بە هەر پێغەمبەرێک دابێت تەواوی موعجیزەکانی دیکەی لە پێغەمبەرانی ترا لە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ کردوتەوە. سەیری کە چەند جوان باسی موعجیزەی یەدی بەیضای حەزرەتی موسا ئەکا و چەند جوان باسی حەزرەتی عیسا ئەکا. ئەفەرمێ ساعدی دەرکەوت و عالەم بوو بە موسایی هەموو، موعجیزەی لێوی بەدەرخا جوملە دەبنە عیسەوی. ئەڵێ پێغەمبەرەکەی ئێمە وایە کاتێک کە ئەگەر دەستێکی بەرز بکاتەوە تەواوی وەکوەڵێ ئەوانەی کە لەگەڵیان هەمویان ئەبن بە موسەوی، یعنی ئەبن بە پەیڕەوکاری حەزرەتی موسا، موعجیزەی لێوی بەدەرخا جوملە دەبنە عیسەوی. ئەو لێوەی بکاتەوە تەواوی وەکوەڵێ ئەوانەی کە لە خزمەتیان هەمویان معجیزەکەی حەزرەتی عیسایان بیرەکەوێتەوانێ کە بە دوولێوی مردووی زیندوو ئەکردەوە. یەمە سەر بابەتێکی زۆر هەستیارتر کە لای نالی ئێمە وجودی هەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئەی تازە جوان پیرم و ئوفتادە و کەوتوم تامە ئەوە حەیاتم، دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چووم قوربانی وەفاتم. تۆ یوسفی نەوحوسنی لەسەر میسری جینانی، من پیرم و فانی لەم کولبەی ئەحزانە نەزیندوو نەمردوو هەروا بە تەماتم. فەرقێکی نەکرد نەفسی نەفیسم بە عینایەت وەحشی لە ویلایەت،
حاشاکە لە مەیدا ببیە سائیلی مەحروم هەرچەند لە عوساتم ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە جوانیەکانی ئەوەیە کە هەمیشە گەنجە و قەت پیر نابێ ئەو بە تازە جوان ناوی ئەبا یعنی ئەی تازە گەنجێک کە هەمومان پیر و ئوفتادە و پەککەوتوو ئەکەوین بەڵام تۆ هەر بە جوانیەکەی خۆ دەمێنیتەوە بۆیە شاعران کاتێک کە چوونەتە دەستە و دامانی حەزرەتی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم تەنها وەکو پێغەمبەرێک تەماشایان نەکردووە بەڵکو وەکو دەرکەوتنی جیلوەیەک لە جیلوەکانی حەزرەتی حەق تەعالا بۆیان ڕوانیوە و سەیریان کردووە بۆیە نالیە فەرمێ ئەی تازە جەوان پیرم و ئوفتادە و کەوتوم تا ماوە حەیاتم دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چووم قوربانی وەفاتم تۆ یوسفی نەوحوسنی لەسەر میسری جینانی من پیرم و فانی ئەو پێی وایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو چۆن یوسف ئەوەندە جوان بووە کە هەر کەس بینیوێتی وتوویەتی ما هذا بشرا إن هذا إلا ملك كريم بلام أو أليه تناند أو معجزي جواني پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر يوسف لپیغمبری خومانا صدقات و هزار قات زیاتر بوا بويا حضرتي عائشة دايچی ایمانداران سلامی خوای لسر بێ کاتێک کە باسی حادیسەی دەستبڕینی ژنەکانی مصر ئەکا کاتێک کە یوسف پێغەمبەریان بینی زۆر جوانە فەرمێ لەوا ما زولەیخا لەو ڕەئەینە جەبینەه لآثرن بالقطع القلوب على الأيدي ئەفەرمێ لۆمەی زڵەیخایانە کرد کاتێک کە یوسفیان بینی و ئەوانیش دەستیان بە چەقۆی بڕندە بڕی بەڵام بەخوا ئەگەر یەک لەحزە ڕوخساری پێغەمبەرەکەی منیان ببینایە دڵی خۆیانە خستە سەر دەستیان و پارە پارەیانە کرد و بە خۆشیان نەزانی لە کۆتاییە پێی بڵین قوربان ئەوە ئاوێنەکەی دڵمانە بەغەیری تۆ هیچ شتێکی دیکەی تیانە وەکو جەنابی نالیە فەرمێ شەقی کە ئەگەر غەیری حوبی تۆی تیابێ بە دەستی خۆت دڵم دەربێنە قوربان یان حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانی کە لە یەکێک لە شعرەکانیان زۆر جوان ئەفەرمێ نەکیر گەر بێ بپرسێ لێم بڵێ کێیە خودایی تۆ ئەڵێم یارێ ڕفاندیوە دڵی دێوانەی ئێمە با ئێمەش هەر ئەو یارە دڵمان بفڕێنێ و هەر ئەو یارە دڵی شەقار شەقار بووی ئێمە بە عیشق و مەحەبەتی ئەوەوە بکاتە لانکەی ئەوین و سۆز و مەحەبەت و خۆشەویستی خۆی ومێ دەخوازم ئەم ئەوینە لە دڵتانە هەتا قامی قیامەت بەردەوام بێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله بەڕێزان ئێستاش پێشوازی لە گروپێکی بە توانای دەف ئەکەین گروپی دەفی ئەحمەدی داواکارین لە بەڕێزیان بفەرمونە سەر ستەیج بۆ پێشەشکردنی ژەنینەکانیان
حيران درێم دەبا نەبینێم حەیران دەرێم با بەڕۆکە بەوێدانی واری بە خۆزی دارایان بریا کوری کەک با ئەمانە کوری چێ مێلاقێ ئەماشی ببەمایە لە سەتیایەکەی قەندیلێ هەموو دانی سبەی نازەینێ خۆم داباوە ئێران و عێراقێ دەتخوا گەری نەگەری برای نەنگۆ لە بۆم گاز کە نەحاجیانێ مارێ خوددا و پێغەمبەری نازدایات دەبا سەفرێداتی لەگە خۆم ببەنە زیارەتی ئەو خۆشەویستە نەکو بمرم و سەر بنێمەوە بەوێ مەراقێ وەی بابە خۆ من دەمگۆتە سەفی نەشێتێ خۆش ناوان دەبرێ سوورگەزرا ئەوەکەی خۆمان لە گەرمیاواربی ئەمانە مودانی ئێوارە قرت چۆق سەرێ خۆم نەبوونیوی بکە لە من بەدیار بکەوێ گومەتێ قادر کەرەمی کەلکەیە حوسێنێ غازی مەرقەدێ سوڵتان عەبدوڵای عارەبایان ناوەڵا مەرقەدێ حەزرەتی ڕەسوول اللای مار لە مەدینەی لەمێن دیار بێ شیرینە چەند شیرینە پێغەمبەرمان شیرینەیە شیرینە چەند شیرینە پێغەمبەرمان شیرینەیە برینم ساڕێژ نابێ هەتا نەچما مەدینایە ئەو دڵی من ساڕێژ نابێ هەتا نەچما مەدینایە پێغەمبەر چووە ئاشکا و جوبرایلی لێدارکایە پێغەمبەر چووە ئاشکا و جوبرایلی لێدارکایە وەتی پلای تۆ سەرکەوت بە ناوی خودا بخوێنایە وەتی پلای تۆ سەرکەوت بە ناوی خودا بخوێنایە شیرینە چەند شیرینە پێغەمبەرمان شیرینەیە شیرینە چەند شیرینە پێغەمبەرمان شیرینەیە برینم ساڕێژ نابێ هەتا نەچما مەدینایە ئەو دڵی من ساڕێژ نابێ تا ناگەڕا مەدینایە وەلەڕێم بۆ مەدینە بۆ سەردانی پێغەمبەر وەلەڕێم بۆ مەدینە بۆ سەردانی پێغەمبەر دەشاد بێ دڵی تانگم بە زاتی پاچی سەروایە دەشاد بێ دڵی تانگم بە زاتی پاچی سەروایە یار شیرینە چەند شیرینە پێغەمبەرمان شیرینەیە شیرینە چەند شیرینە پێغەمبەرمان شیرینەیە برینم ساڕێژ نابێ هەتا نەچما مەدینایە ئەو دڵی من ساڕێژ نابێ تا ناگەڕا مەدینایە
مدينة جوانا درماني دردانا يا رفيقاني رفيقان مكوتيا كل دنيانا رفيقان مكوتيا كل دنيانا هر من ماون هر من ماون نزيك مرقم ساورواني رحمي خواجيانم بيش مردن بيش مردن يا حسرة ملد الماء ولد الماء ولد الماء ولد الماء بما مدينة وزيارتي نور إيماني هرنا يا رجاوة تاكو رجاوة شوقي بغمبر لا دنيا أيدا لا دنيا يداوى يا شاقور ريحانا ولولو مرجانا مدينة جوانا درماني دردانا أي مدينة جوانا درماني دردانا لو روج ورويشت وتورا ودليمان هرتان أقرم بسر وشوين ما ودليمان أخو بس الشاخي كوجير سا ودليمان يا خو
بتداخيك وسوتا ودليمان لو روجا ورويشت وتورا ودليمان هرتان نقرن بسر وشوين ما ودليمان أخو بتشاقيك وجيسا ودليمان يا أخو بتداخيك وسوتا ودليمان يا أخو بتداخيك وسوتا ودليمان له روجا ورويش وتورا ودليمان هرتان نقرن بسر وشما ودليمان أخو بتشاقيك وجيسا ودليمان يا أخو بتداخيك وسوتا ودليمان يا أخو بتداخيك وسوتا ودليمان كان جيانا نقلب دنيا فانية 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 بواتيك قريانا قريانا سرب دمنا مدينة رسول إخواتم هاتم هاتم أو سامرجي حق شيرينا نروم ويا كلالاتم أو سينا لغاشقان يا أو بيرقشينا أو خادم شرعي نبوي وملة دينا معلوم توقع خزمة سالار مدينة وامزار